ئەو کاتان باش هەوڕیان من لە ئێستادا ئەو چەند دەقەیەکە قسە دەکەم نامەوێت قسە لەسەرەوە کەم شەی سەردەشت چ بوو چ نەبوو کاریگەریە بوو. ئێستا ئەمە باس لە ڕووداوێکی مێژوویی دەکەین کە چۆن سەردەشتێک خوێندکار بوو وە کەم کەس دەیناسی. ئەو سەردەشتە گەورەی لێ دەرچوو سەردەشتێکی خوێندکار کە ماڵی بارزانی پاراستن و پارتی هەموو هەوڵەشیان وەکو خوێندکارێک بهێڵدرێتەوە. هەموو ئەوانەی لەو کات بوون دەزانن حتا مەسعود بارزانی قسەی کروتی ئەوە ناکرێ هەموو خوێن کەسێک بتە ڕۆژنامەنووس پێیان دادەگەر پاراستن بدات کە ئەوە ڕۆژنامە سەرۆ سەردەشت بەو ناوە بوو. پێشتر کەم کەس دەیزانی زەردەشت عوسمان چێیە، خاوەنی ئەو هەموو نووسینەیە و چۆن زاندرا خوێندکارێک ڕۆژ یەکەم کە ڕفێندرا هەموو کەس باسەوەی کرد خوێندکارێک ڕفێندرا و کۆڵەشی زۆر سادەی بە تایبەتی لۆ ئەمانەتی مێژووی باز بکەین کە ڕۆژنامەنووسێ من مامەند لە ڕادیۆی نەوا بوو. من لە نووسینەکە هەڵام کرد بوو ئاوێنەم نووسی بوو کردی بێ خەبەر کە تەڵەبێک ڕفێندرا لە پێش زانکۆ بەبێ ئەوەی قەبارەی کەسێتی و پیلانەکەی پاراستن ئاشکرا بکرێ. من ئەوەی وەکو ئەمانەتێکی مێژووی دوور لە دوور لە ئاسۆس نووسینەوەی مێژوو و باسکردنی دەبێت زۆر بە ئەمانەتەوە بێ. هاوڕێیان چۆن کچێک کوڕ و کچێک عاشقیەکن نامە بۆ یەک دەنێرن وشەکانیان هەمووی سەدق ڕازگۆیی تێدایە ئەبێ ئێمە شوابین. ناوێ مەسەلەکان نووسینەوەی مێژوو بە میزاج بە مەسا پەرتوکەی شەی سەردەشت و بەڕاستی ئەو ڕۆژنامەنووس و ئەوانەی کە دەستیان تێدا هەیە دەبێ داوای لێبوردن بکەن کەم و کورتیان زۆرە. ئەمە وەکو ئەمانەتێکی مێژووی لەبەر ئەوەی شت لە مێژوودا ئەوەی ڕاست بێ دەچێتە شوورەوە. من لەو ڕوانگەوە باز دەکەم ئەگەنا هەمان ئەو ئینسانانە کەسی ماندوون و هەریەکە خەڵکەکی گەلە زۆرش بەکەیسی شەی سەردەشت ماندی بوو. بەڵام چێ ئاشکرای کرد کە سەردەشت ئەو ئینسانە گەورەیە، چێ ئەو پیلانە گەورەی پاراستنی ئاشکرد بێگومان دەبێت ئاماژە بۆ بکرێت. من ئێستا لێرە شەوی ڕووداوەکە باسەکەم و بۆشتان ئەوە دەکەم کە وەکو ئەمانەتێکی مێژووی هەم بە تایبەتی لە بە خاتری گیانی بەرزە فڕیش مستەفای ئەسەنگ گەورە کە ئەگەر ئەوەوە بە سەردەشت ئەو سەردەشتە نەبوو ئەو پیلانەی پاراستن ئاشکرا نەدەبوو بەڕاستی بەو قەبارەیە. ڕەنگی ماوەیەکی زۆری پێ بچوو بایان شتەکە گەرماوگەرم ئەگەر هەر کەیسێک کەوتدی ئەو دەبێ. بەهەرحاڵ هاوڕێیان شەی سەردەشت پێشتر پەیامنێری کوردستان پۆست بۆ ئەو خەڵکانەی تر خەبەری داوە و پەیوەندی بە مستەفا حەسەن گەورە کردبوو بە پێی ئەو جێڕانەوەی چەند زار مستەفا و زائیدە نووسیشی لە بۆ ئێمەی باز کردیان ئەوەتە ئەوەی کردیان. ئەو ڕۆژە گوتم شەید سەردەشت ڕفێندرا و خوێندکارێک ڕفێندرا و خەبەرەکە نەبوو. وەک پێشتر کەس نەیدەزانی سەردەشت خاوەنی ئەو هەموو نووسینەیە تەنانەت پاراستن بە شێوەیەک لە شێوەکان هەوڵیاندا کەشف بکەن کە چێ شەید برێم سەردەشت بە ناوی سەرۆ سەردەشتی دەنووسی سەرۆ سەردەشت لە کوردستان پۆست و ئەو بابەتانە هەموو لە کوردستان پۆستە بووە. ئەمە ینی وەکو موڵچیوان ئیسابەت لەوێندەری نووسێ لە بۆوانی ناردی ئەو دەمی کوردستان پۆست لە هەڕەتی گەشە سەنی بوو. ئیتر کە ڕفێندرا ئەو گوتمەکو خەبەرەکی بچووک ئەو بوو. ئیتر ڕۆژی یەکەم هەر یەکسەر با ئەو خاڵە بڵێن کوڕێک ناوی خێلان بەختیارە هاوڕێی شەید سەردەشت بوو پێکەوە هەردووچیان لە گۆڤارێکیان بەشداریان دەکرد. ئەو گۆڤارە گۆڤاریش سێبەریش بوو. بابەتەکیان لەسەر کۆسڕە ڕەسوول نووسی بابەتەکی وەسەط بوو. من باشەوە کەیم نەبیرە چکو بابەت کەم لەسەر کۆسڕە ڕەسوول دەنووسرا و کەم کەسش لەوێرە بنووسی. لۆ بەیانەکە شەید سەردەشت ڕفێندرا ئەو خێلان بەختیارە پێشتر خۆی وەکو کەسێک لە پەیامنێری کوردستان پۆست دەناسان بەس ئەو ئەم بەدوا لە کاکەمال و کوردستان پۆست سەم کردیە دەڵێن پەیامنێرمان نەبووە خۆی کردە پەیامنێر. بەهەرحاڵ ئەوە مەسەلەیەشترە. بەڵام تەلەفۆن بۆ کوردستان پۆست دەکات دەرێت شەید سەردەشتیان ڕەفاند وە کۆسرەتە. ئیتر خەبەرەکە
ڕۆی ینی چەند کاتژمێر یەکەم ڕۆی لە هەموو شوێنێک بە تایبەتی کە شەوی پێشتریان دوو شەو پێشترێ بوو ئەو بابەتە داگیرا بوو هەوڵ درا بە ملک کۆسرەت دابێنرێ بەس ئیتر زۆربەمان لەو بڕواایەدا نەبوون ینی وەکو ئەمرۆکو دۆستەکی کوردستان پۆست و ئەو کاتی دوو کەسی تریش کاک سەبا عەلی قارەمان و ناسر عەبدوڕەحیم ئەو دووەش پەیوەندیان بە کوردستان پۆست کرد بوو تویان ئەوە ئیشی پاراستنم ئیتر منیش ینی دوو جار قسەم لەگەڵ سەرنووسەری کوردستان پۆست کەمال جەمال موختار کردوتم کۆسرەت بەر لە سوێکی ئاب ئەیتوانی وا بکە بەڵام دوای سوێکی ئاب ئەو کەسە نییە و پارتی ڕێنادە دەسەی تەریە ببڕی کەسەک دوای ئەو شەهید بوو تا ڕۆژی پێنجمان کە شەهید بوونەکەی ئەوە بووتم مستحیلە ئەوە بە کۆسرەت بکرێ بە تایبەتی کە بینیان خراپ بوو ئەو کاتی کۆسرەت لەگەر پاراتی و پاراستن و ئێستا بینی باش نەبوو ئیتر کاکەمال کەمێک متەڕەدد بوو لەبەر ئەو یەشێک لە ئەندامانی ستافەکەی کە من ئێستا باز ناکەم بە هیوان ڕۆژێک بخۆی باسکە لەگەڵیان گوتبی کۆسرەت ئەو عەقڵیەتەی هەیە کە تووڕە دەبی غەڵەت دەکات فعلەنیش ئەو شتەی هەیە بەڵام لەناو هەولێر نە یان لە دوای سوێکی ئەبنا بە هەر حاڵ ئیتر متەڕەددیەکە بوو لە نەوعی خەبەردارچن بەس یەکلا نەبووە لۆ شەوەکەی کاک مستەفای حەسەن گەورە پێنجی مانگ پەیوەندی بە کوردستان پۆست دەکە ئەڵێ کێشەی سەردەشت وەرە لای من بووە و ئەمن ئەزانم لەگە من لە خەت بووەوە دوسێ ڕۆژ بە لۆی شەهیدیش بی لەگەری لە خەت بووە پێی گوتیا کارەشەی کوشتنم لەسەرە و هەولێر جێنایەلمەوە و مستەفا حەسەن گەورە ئەوە لە ئەرشیفی خۆی هەیە کە هەر شتێکم بەسەر بێ و یەک خەبەرێکی سەعەنکاوەش پێدا بوو ئیتر پێی گوت کاکە وەرە بڕۆ سەیری ناوی سەر و سەردەشت بکە کە ناوەکانیان دیت بووە من عاشقی بارزانیم ئیتر باز لە کوشتنەکەی دەکا هەموو خەبەرەکانیان دەرهینە سەد گەیشتنە قەنەعات کە سەبەبی کوشتنەکەی ئەو بابەتانەیە بە تایبەتی زەنجی یەکەمی کوشتنەکەم لێ دەشتەی وایە و بابەتەی باز کردیە و من عاشقی کچەکەی بارزانم ئیتر لێرەوە مستەفای حەسەن گەورە ئەو دەرگای کردەوە یەقی ئەو تەمومژەی کردەوە گەورەی سەردەشتی پیشاندا کە چن و سەرەکی بوێر بووە من دڵنیام زۆر کەسی کەشە بووە و کوشەی سەردەشت لە کوردستان پۆست دەنگێکی زۆر بوێر بوونە بە شەید نەکەتینە ناو ڕووداوەک ئەگە نەخۆشەی سەردەشت چەند ساڵێک ئەو بابەتانی لە کوردستان پۆست نووسی بەس زۆر بە بەسیت تێپەڕی بە ئەو دەمی بە هەر حاڵ کاک مستەفای حەسەن گەورە گەورەترین گرێچێرەی کردەوە ئەو بوو کوردستان پۆست ئەو کاتۆکو گوتم ئەوان لە هەڕەتی لاوی ماڵپەڕەکەیاندا توانیان کەیسەکە زۆر گەورە بکەن هەموو ماڵپەڕەکەیان ڕەش کرد هەموو ماڵپەڕەکەیان کردە شەید سەردەشت یعنی ڕۆژانەی خوێنەری وان ئەو کات بەقەت هەموو میدیاکان بوو تقریبا یعنی ڕقم یەک بوون لە 2010 و تەسیریان هەبوو خەڵک دەدو ئەو هەواڵە دەسوڕاوە ئۆپۆزیسیۆن زۆر بەهێز بوو و میدیای هەبوو کە ئێن هەبوو مەسەلەن ئۆپۆزیسیۆن بەهێز بوو ڕەوەندی کوردی لە لووتکەدا بوو خەڵک ڕۆحی سەوری هەبوو کۆی ئەوانە تێکەڵ بەوە بوو شەید سەردەشتی گەیاندا ئاسمان و کەیسەکە ئەوە بوو چەندین مانچی خەیان بە تایبەتی دوای ئەو دەبەنجی سەر لە نوێی مەسرور بارزانی کە لە کۆبوونەوەیەکدا بڕیاریان لەگەڵ تیمەکی ئاسایشدا بوو یەک لەوانە بارزان قساب کە سەردەژ وەکو تیرۆریستێک بناسێنن یعنی ئەوەی ئەمن بەکو ئەمانەتە دەمێ بڵێم یەکەم خاڵی سەرچیرە و تۆمارکردنە مێژویە ئەوەیە کە مستەفای حەسەن گەورە توانی ئەو پیلانە گەورەی پاراستن ئاشکرا بکات کە پاراستن نە پشت تیرۆری شەید سەردەشتە بەس هەندێک حکایەت کە دەجێڕدرێت و کە ئینەما کاکم کامیرەی لە پشت وەکو ڕۆیە و شەید سەردەشت تڤی کردیە و سیارەکە ئەوەندە ڕۆی ئەوانە من نازانم بەڕاستی خەیاڵیشە یعنی کەس نەبووە لەو ڕوودا بەڵام کەشف بوونی شەید سەردەشتی کە پاراستن تیرۆری کردی ئەو بوو گوتم ئیتر دوای ئەوە هەموو لایە کەوتە دوێ من بۆ خۆمەکو ئەماناتێک ئەوەی کە بەشدار بووم لەوەی جگەلەوەی لە سوید دوو خۆ پیشاندانمان کرد لەگەڵ پەچەدەکە بوو حزبی کۆمەنیستی کرێکاری بۆ حزبی شوعیش هاتن
ئەو 4-5 حزب و ڕێکخراوە پێکەوە خۆپیشاندانیش نزیک 300 بۆ 400 کەسی بۆ ئەو کاتی زۆر بوو، خەڵکێکی زۆرات. دوای ئەو لەگەڵ ئەمینە کاکە باوە پەیوەندیمان کرد، ئەویش کۆمەڵێک واژووی پەرلەمانتارەکانی هێنا. من ئەو کات لەگەڵ ئەمنستی پەیوەندیم گەلێک بەهێز بوو، لەگە سەعید بوومەدوعا و ئافرەتێشکەی لوبنانیشیان هەبوو، لەگەڵ هەردووچیان قسەم کرد کە سەعید بوومەدوعا کە بەرپرسی دۆسیە عێراق بوو. ئەو کات ئەو کەیسەیان جوڵاند، دیارە خەڵکی تریش چوو پەیوەندی بە ئەمنستی کرد، بەس من بۆ خۆم لە 2005 لەگە ئەمنستی پەیوەندی مابوو، یعنی وەکو پەیامنێری وەکو نوێنەرێکیان بووم. سقێژی زۆر لە مەعبەینمان بوو تا 2015 10 ساڵی ڕەبەق هەموو ئەو کەیسانە لە ئەو سقەیە دروستکرا بوو. ئیتر لە پەرلەمانی سوید، لە شەقام، لە ناڕەز ئەوە خەباتی جەماوری لە میدیایی، من لە ڕۆژی دووەم و سێم بوو لە تەلەڤیزۆنی نەورۆستێڤێک ئەو کات دەبی بە ویژدان بڵێن ئەو نەورۆستێڤێش ڕۆڵشی زۆر گرنگی هەبوو، و کات زۆر ئۆپۆزیسیۆنانە ئەوی دەکرد لە بەرنمەیەکە هەموو خاڵەکانمان ئاماژە بۆ کردکەوە لە شچی پاراستنە، هەر لە بۆ نوکتە نایانی لە چەندەوە ساڵیادی شەید سەردەشتە. بەڵام ئەو بوو ژنێکی پارتی لێ ماتە سەخەت، وتی ئێوە هەموو شتێک بە مل پارتی دادێنن. ئیتر دوای ئەو من پێم گوت وتم باشە دادەین، 500 دەبا بە هات ئەنگۆتتان گوت دەبا بە نهاتینەوەی ئەوەیە شەید سەردەشت لەو گەمەیەی ڕۆیە. بەهەرحاڵ هاوڕێیان من دووبارە سەر ڕێز و نوازش بۆ هەموو شەیدانەی قەڵام بەتایبەتیکەم ڕۆژ شەید سەردەشتە و ڕۆژێکی ڕەشی تریشەکە 5 ژورنالیست ئەو ڕۆخەبەرەکە درا بە ئێمە. بەڵام وەکو ئەمانەتش مێژوویستم ئەو ئەمانەتە ئەوەی دەزانم کە مستەفا عەسەنگەورە و کەمال جەمال موختار ڕۆڵی هەرە باڵایان هەبوو لە ئاشکراکردنی ئەو پیلانەی پاراست کە ئەگەوان نەبە من دڵنیام شەید سەردەشت دەبوو ئەو قەبارە گەورەیە و هەموو نووسینەکانشی بەڕاستی مڵکی کوردستان پۆستن لەبەر ئەوی لوێندەری ناردیە تر. بەڵام هەر ڕۆژ هەر میدیایەکە من قەزم لەوێت چکو زۆر ئێمە شێوەیەک لە دزینی ئەخبارەکان هەیە، هەموو کەس ئەو بابەتە لەوێ دەبە، بەس ئەوە لە ڕووی تەکێتی ڕۆژنامەگەری دەبی ئاماژە بۆ بکرێکە سەرچاوەکەی لەوێندەرا نووسەرەکە سەردەش عوسمانە لەو ماڵپەڕەش وەرگیرایە. من ئەوەکو ئەمانەتەک ئەو دوو خاڵە بەکەم و کورتی دانی و لە بۆ مێژوش ئەو قسێ دەکەم. ویژدانی خۆشم لە بەرامبەر بەتابەتی گیانی بەرزەفەر مستەفا عەسەنگەورە کە تا مرد بە شەرافەتمەندانە مرد، بۆیە ئەو دەنگەش تۆمار دەکەم. کاتەش